بەڵێ لەسەر سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ هەڵەبجە گفتوگوی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز علی حوسێن ئەندامی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی سلێمانی هەڵەبجەی پارتی لەگەڵمان دەبێت. بەڕێز علی ئەم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بابزانین گرنگی سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ هەڵەبجە لە چیدا دەبینەوە بەڕێستان؟ زۆر سوپاس، شەو باش ئەو کاتەی ئێوە و هەموو بینەرانی کوردستان 24 باش. سەردانی جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکی گرنگدا بوو، لەو کاتەی کە هەڵەبجە و سلێمانی و دەوروبەری و ڕاپەڕین و هەموو ئەو ناوچانە پێویستی بەو سەردانە گرنگە هەبوو کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی ئەو ناوچەیە بکات. بەرنامەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرنمەیەکی هەمەلایەنە کە هەموو کوردستان دەگرێتەوە لە بوارە جیاجیەکان و هەڵەبجەش یەکێک لەو شوێنە گرنگانەی کە لای حکوومەتی هەرێمی کوردستان و خودی سەرۆکوەزیران و هەموو خەڵکی کوردستانیش تایبەتمەندی خۆی هەیە. بەڵام بەداخەوە کۆمەڵک بارودۆخی تایبەتی هاتنە پێش، هەم لە بابەتی گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا، هەمیش دۆخی ئابووری، هەم کۆمەڵک گرفتی تریش. بەڵام خۆشبەختانە ئەوڕۆ جەنابی سەرۆکوەزیران سەردانی ئەو دەڤەرەی کرد و لە بەردی بناغەی پردی تۆقوت کە ئەو پردە پردێکی گرنگە هەم لە نێوان پارێزگای هەڵەبجە و هەم گەرمیانیش ڕێگایەکە زۆر نێزیک دەکاتەوە و خزمەتێکی گەورە بە دەڤەرەکە دەکات و بێجگە لەوە شۆکو جەنابی پارێزگار فەرمووی کاکەزاد تۆفیق کۆمەڵک مقتەرەحات یان پێشنیاری باش پێشنیار کران بۆ جەنابی سەرۆکی حکوومەت و شاندەیاوەرەکەی. پێشنیارەکان دیار بوون کە بەشێک لە داهاتی ئەو مەرزانە حساب بکرێن ڕەچاو بکرێ بۆ سنووری هەڵەبجە و ڕێکارەکانی کۆلیژی پزیشکی کە بۆ هەڵەبجە پێشنیار کرا بۆ ڕێکارەکانی کاری لەسەر بکرێتن و ماستەر پلانی هەڵەبجە پێویستی بە کارکردنی زیاتر و پێویستی بە بودجە هەیە و خەڵکی تایبەتمەند کاری لەسەر بکرێ و قیرتاوکردنی کۆمەڵک شەقامە ئەساسیەکانی پارێزگاکە کە شوێنە ئەساسیەکان پێکەوە دەبەستیتەوە و ڕێکارەکانی بە قەزابوونی خورماڵ و کۆمەڵک گرێبەستی ئەو قەزا و ناحیانە ئەوەی کە پێویستە تەبیعی پێویستە گرێبەستیان بۆ بکریان پێشنیاری پارێزگای هەڵەبجەن. کەکالیەز بەردەوامیە بدم پرساژین و گۆکری ئسلااو و ڕێز بۆتە کەکالی سەردانە سەرۆکوەزیر بۆ حەلەبچە بۆ حەلەبچەییان نهاتی چواتەیە ئەنجامی وێ سەردانێ تین چواتەیەش بۆ خەڵکی حەلەبچە. کەکالی ئەنجامە سەردانە سەرۆکوەزیر مەسرور بەرزانی بۆ خەڵکی حەلەبچە تین چواتەیە. پێچێک کاکالی گوێ لە دەنگمان نەبێت یعنی ڕەمزەکە یعنی لە ڕەمزەکانی کوردستان و سمبولی بەخودان و ناسنامەی گەلی کوردستانە هەڵەبجە لە قوربانیدان چونکە بووتە ڕەمزی مەزلومیەتی خەڵکی کوردستان بە تایبەتی لە چیمیابارانی هەڵەبجەوە و تاکو ئەوڕۆ بۆیە سەردانی سەرۆکوەزیران بۆ هەڵەبجە هەم تەقدیر و وەفایەکە و هەم ئەرکەی شائرکی ئەرکی حکوومەتی کوردستانە و لە هەمان کاتیشدا پەیامەکە بۆ خەڵکی هەڵەبجە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو دەرفەتەکان ئەو کاتانەی کە ئیمکانیات هەبێ ئەبێ ئەولەویەت بۆ ئەو شوێنانەبی کە فعلەن پێویستیان بە خزمەتگوزاری زیاترە. تاکید پەیامەکە بۆ ناوچەکانی تری کوردستانیش ئەوانەی کە لە ئەنجامی ڕژێمی پێشوو وێران کراون یان زەرمەند بوون کە حکوومەتی هەرێمی کوردستان استراتیجەتی جەنابی سەرۆکوەزیران و کابینەی نوێم ئەمەیە کە گرنگی تایبەت بەو
شوێنانە بەو ناوچانە بدرێت. جا بەڕێز عەلی، کۆتایی قسەکانت من ڕاکێشێ بۆ ئەو پرسیارەی کە بڵێم تا چەندە گرنگە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان سەردانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بکەن بۆ ئەوەی کە بە هاوڵاتیەکان بڵێن لە زاخۆ بۆ خانەقین هیچ جیاوازیەکی نییە. استراتیجێتی کابینەی نۆیام و بە تایبەتی جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی هە لە سەرەتای دەست بەکاربوونی ڕوئیایەکی زۆر فراوانی هەبوو کە کوردستان بەبێ جیاوازی بە بەرنامە و استراتیجێتێکی زۆر فراوان و گەورە و بە سیستەم کار بکرێت لە بوارە جیاجیاکان و فعلەن زۆرش بە دروستی لە سەرەتاوە بە بنەمایەکی پتە و دەستی پێکرا، بەڵام بە تەکید کۆسپی زۆر گەورە بۆ کابینەی نۆیەم دروستکران، تەحەدیاتی زۆر گەورە کەتنە پێش کابینەی نۆیەم، بەڵام سەرۆک وەزیران و کابینەکەی نەوەستان ئەو کۆسپانە ناوخۆی بوونیادەرەکی بوون بە قەزیەکەیان و بە حکوومەتەکەیان بوو. پێم وایە تەبیعی ئەو ڕێگریانە ڕێگری سیاسین بەشێکی پەیوەست بوو بە ناوەخۆی عێراق، بەشێکیشی بە تەکید ڕەنگە پەیوەست بی بە سیاسەتی هەرێمایەتی و هەندێکیش بە تەکید گرفتەکانی ناوەخۆش هۆکار بوون، بەڵام ئەو ڕوحیەتەی کە سەرۆک وەزیران و تیمەکەی کاریان پێکردو وەکو حکوومەت، وەکو خزمەتکاری خەڵک، وەکو بەڵێنیان بە خەڵکەکەدا بوو، لەسەر ئەو پەیامە لەسەر ئەو بەرنامەیە بەردەوامن و پێمان وایە ئەو دڵسۆزی و خەمخۆری و گرنگجیدانەی بەو شێوەیە پێمان وایە سەرکەوتوو دەبن، چونکە بە تەکید دڵسۆزانی خەڵکی کوردستان، نیشتیمان پەروەرانی خەڵکی کوردستان، ئەوانەی کە لە حەقیقەت و واقعی حکوومەت تێدەگان ڕوئیایەکی دروست و تەندروستیان بۆ بەرنامەی حکوومەت و کابینەوەی نۆیەم هەیە، پێم وایە بەرنامەکان یان پرۆژەکان بە گرنگجیەوە سەرکەوتوو دەبن، چونکە ڕوئیای سەرۆک وەزیران، ڕوئیای کابینەکە بۆ سەرکەوتنە بۆ بەرنامی ئێستا و ئایندەی هەرێمی کوردستانە. کەکالی بەردەوامیە vê pêngava cenabê Serok Wezîr dêwberê mesela seredana Kifrî, seredana Helepçe, Silêmaniyê, seredana Germiyan. باسم کرد ئەمە بەرنامەی جەنابی سەرۆک وەزیران بوو لە دەستپێکی کابینە، بەڵام کۆمەڵک هۆکار هەبوون کە هەندێک جار نەکراوەکو پێویست دەست بگاتە هەموو ئەو شوێنانە، بەڵام بە دڵنیاییەوە دڵسۆزی سەرۆک وەزیران و کابینەکەی و ڕوئیا و بەرنامەشی بۆ بەرنامە هەمەلایەنەکانی کە پەیوەستە بە ژیانی خەڵک لە هەموو چین و توێژەکانەوە پێم وایە دەست دەگاتە هەموو شوێنەکانی کوردستان و بە تەکید ئەگەر ئەو ڕێگرە سیاسیانەی کە لە ڕابردوو نەبانە کاری زۆر باشتر و ئومێدی زۆر باشتر هەبوو، بەڵام ئێستاش کات ماوە بە تەکید تەحەدیات زۆر تێپەڕین ئەو تەحەدیاتەی لە پێش بوون و پێمان وایە بەردەوام دەبن و ئەو بەردەوامیە ئەو دڵسۆزیە و جدیەتەی سەرۆک وەزیران و کابینەکەی پێم وایە ڕوئیایەکان سەرکەوتوو دەبی و بەرنامەکەشیان سەرکەوتوو. زۆر باشە. بەڕێز عەلی، بە دەرفەتی دەزانم پرسیارێک لەسەر ئەو بابەتە بکەم کە ئەمڕۆ مەکتەبی سیاسی پارتی کۆبوونەتەوە و یەکێک لە بڕگە و خاڵەکانی کۆبوونەوە کە بۆی گفتوگۆتان لەسەر کردووە بڕیارەکانی دادگای فیدرالیە. دەمانوێت بزانین هەڵوێستی فەرمی و ڕسمی پارتی دیموکراتی کوردستان چیە لەسەر بڕیارەکانی دادگای فیدرالی؟ ئایا هەنگاو یا خودکاری داهاتووتان چی دەبێت لە بەرامبەر ئەو بڕیارانەی دادگاتە؟ پەیامی پارتی دیموکراتی کوردستان لە ینی ڕای کۆتایی پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی ئەوڕۆ بە چەند خاڵێک دیاری کرا. ئەو چەند خاڵانە کە تەکید پەیوەستن بە هەم بارودۆخی ئێستای کوردستان و عێراق و هەمیش ئەو بڕیارانەی دادگای فیدرالی بە تەکید ئێمە لەگەڵ یاسا داین، لەگەڵ دەستور داین، بەڵام
پێمان وایە هەندێک بابەت پێچەوانەی ڕوحی دەستورن بەڵام ئەبێ ڕابوەستین جارێ بە وردی سەیری بابەتەکان بکەین پێم وایە بەرچاوڕوونیمان زیاتر بۆ ڕوون دەبی بۆ ئەو ڕۆژانی داهاتوو بۆ ئەوەی پامی درستی هەم پارتی و هەم لایەنە سیاسەکانی زیاتر بەرچاوڕوونیمان هەبی لەسەر هەموو ئەو بابەتانەی چ ئەوەی پێوەستە بە محکەمەی ئیتیحادی چ ئەوەی پێوەستە بە نێوان ئێمە و بەغدا چونکە بەشێکی ئەو بڕیارانەی محکەمە ئیتیحادی پێویستی بە وردەکاری هەیە لە نێوان ئێمە و لە نێوان بڵین هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی بەغدا. بله سپاس که علی حسین اندام مکتب سیاسی پارتیا دموکراتا کردستانی و برپرسی مکتب رئیس سلێمانی حەلەب. گەلێک سپاس.